سەیرەکەین لەو وەسیقە مێژوویە کۆنە نوێیانەی ئێستا کەوتونەتە بەردەستمان بۆ نمونە نامەیەکی زۆر گرنگی مستەفا پاشای یامڵکی هەیە کە یەکێکە لە سەرانی بزاوی کوردی لە سلەیمانی. نامەکەی ئێستا بڵاو کراوەتەوە طبعاً لە وەزارەتی خارجی بەریتانی کە مختصەرەکەی FOە بە کاپتەڵە نووسرە عادەتەن. وەسیقەکە ژمارەی 371 خەتمائل 1778 بەناوی مستەفا تو عەبد عەزیز سولەیمانی دیسەمبەر 12 1921 یعنی 12 کانونی یەکەمی 1921. ئەمە وەسیقەکەیەکە بە ئینگلیزی دەرکراوە. ئەو نامەیە طبعاً شتێکی زۆر مهمی مستەفا پاشای یامڵکیە کە بۆ خۆی نووسیوێتی بۆ اسماعیل خانی سمکۆ و اسماعیل خانیش بۆ خۆی جوابی ئەداتەوە. یعنی وەسیقەیەکی هەتا بڵێ مهمە و ئەو پرسیارانش هەرچەنە خۆی مستەفا پاشاش لەگەڵ دید و تێڕوانینی سمکۆیان نەبووە بەڵام پەیوەندێکی باشی لەگەڵا دروست کردو چووە بینیویشێتی پاشانەوە مقابلەی لەگەڵا کردو ئەو نامە لە نێوانیانە هەبووە ئەو شتانەی هەموو تەڕح کردووە کە لەو کاتەیە دژی سمکۆ وتراوە و وەڵامەکانیشی طبعاً وەرگرتوتەوە. لەو نامەیە طبعاً نامەکە 4-5 لاپەڕەیە. سمکۆ ئەڵێ ئەم لێیە پرسێ ئایا ڕاستە تۆ مەبەستت چی ئەڵێ لەم بزاف و جم و جوڵەی کە ئەیکەی؟ ئایا هەر ئەوەیە تۆڵەی ئەتەوێت کەس و کارەکانی خۆت بگریتەوە باب و باپیرانی خۆت و براکەت و ئەم جۆرەشتانە؟ سمکۆ ئەڵێ ڕاستە ئەوەی ئێمەی خستۆتە بزوتن هەستی نیشتیمان پەروەرانەی خۆمانە، بەڵام جێی نکوڵیم نییە کە ئەشمەوێ تۆڵە لە ئێرانەکان بستێنمەوە. ئێرانەکان بکوژانی باب و باپیر و کەسوکار و دووبراکەی منن. ئەشمەوێت تۆڵی خوێنی ئەو سەرکردە کوردانەش وەرگرمەوە وەکو سلێمان خان و عەلی خان و ئەوانی تر کە بەغەدر لەلایەن فارسەکانەوە کوژران. یعنی اسماعیل خان لەو سەردەمەیە کوڕی ئەم بارودۆخەیەتی کە باس لەوە واکات. لە ساڵی 1970 طبعا ئەمە باسێکی لە ساڵی 1940 زیاتر اسماعیل خان دەرەکەوێت، بەڵام سەیریکەن 7 ساڵ لەمە و پێش چی ڕوویدا و 7 ساڵ لەو تاریخەوە. لە 1970 حاکمی ئازەربایجان هی فارسەکان ناوی نظام السەڵتەنە بوو. جعفەر ئاغای بان کرد. جعفەر ئاغاش براگەورەی اسماعیل خانە، براگەورەی سمکۆیە، بانجی کرد بۆ تەبرێز بەو مەبەستەی کە ئەوێ لە نزیکەوە ئەو مەسلێ تاوتێ بکەن کە چۆن زاڵ بن بەسەر حرەکەتی دەستوریە کە تەمەڕودی لە دەوڵەتی مرکزی کردو و چی بکەن باشە. بەڵام وەختێک جعفەر ئاغای برای سمکۆ گەیشتە تەبرێز نظام السەڵتەنە ئەمری کرد لە دواوە یەکسەر لێیاندا و دەست بەجێ کوشتیان. ئەمە براگەورەکەی. لە 1970 دوای چەند ساڵێک دوای ئەم حادیسەیە و 4 ساڵ دوای دەرکەوتنی سمکۆ یەکیشی تر هەر حاکمی تەبرێزە ئەم جارەیان ناوی مکەڕەم المولکە. مکەڕەم المولک بەریدێکی بۆ نێرە کە ئێستا پێوترە ڕەزمەی بەریدی یا تەردی بەریدی، یعنی شتێکی پێچراوە، شتێکی پێچراوی بۆ ئەنێرێ کە لە کاغەزی دیاریایە وەکو ئێستا چۆن لە کاغەزی دیاریەش دەپێچرێتەوە کە بۆیە نێرن ئەیدەنە دەستی لەو لەحزەی ئەو وەریەگرێ بەدەستیەوەیەتی هەست پێەکە شتێکی تیاابێ وەکو بڵێ دڵی خەبەرێدا فرێدا لە هەمان کاتە ئەتەقێتەوە برایەکی تریە کوژرێ و کۆمەڵێک لە خزمەکانی و لە حیمایەکانی و لە شخصی نزیکەکانی خۆی لەوێ ئەکوژرن. ئەمەش طبعا لە وەسیقەیەکە لە کتێبێکە بەناوی حەسەن عارف بە ئینگلیزیە ناوی The Kurds لە لندن ئۆکسفۆرد یونیڤەرسیتی پرێسس لە چاپخانەی جامیعەی ئۆکسفۆرد چاپ کراوە لە ساڵ 1966 لە لاپەڕە 50 من ئەمەم خوێندەوە. ئەم ڕووداوانەی غەدر و خیانەتکاری و هەوڵدانی کوشتنی ئەمە وای لێ کردووە چۆن کاتی خۆی مەلا مستەفای بارزان کە جەماعەتی سەدام حوسێن و ئەحمەد حەسەن بەکر و بەعسیەکان و حەردان تکریتی و نازم گوزار و ئەم تاغوتانەی بەعس محاولەی ئەویان کرد ڕای کێشنە شارەوە بەڵام نەهات، هەر لە دیلمان و گەڵاڵە و لەو ناوچانە لەو ناوچە شاخاویانە مایەوە. دوایی چۆن محاولەی ئەویان کرد لە 74 بیکوژن کۆمەڵە مەلایەن بێ ئەوەی ئاگایان لە خۆیان بێ و بزانن متفەجراتیان بۆ خستبوونە ناو تەسجیلێکەوە
کە بڕۆن قسەی مەلا مستەفا تەسجیلکەن بەڵام ئاگای لێ نەبێکێ و پەنجە بە دوگمەی تەسجیلکردنەکەیانن بەڵام ئەمانە هەمووی متفەجراتی تیابوو. طبعا دکتۆر مەحموود عوسمان کە ئێستا ئەندامی سەر بەخۆی پەرلەمانی عراقی بندەستی احتیلالە ئەو خۆی لە حادیسەکەیا بوو لە هەموو کەسێک زیاتر دەتوانێت باشتر بیجێڕێت و چەند جاری تریش جێڕاوێتەوە. کابرای مەلا نازانێ ئەو متفەجراتە کە پەنجەی پیانێ بۆی تەسجیلی کە لەو کاتەیە چایچیەک کە چایدا ئەنێ ئەکەوێتە نێوانی مەلا مستەفا و نێوانی کابرا کە پەنجانە بە تەسجیلەکەیە لەو کاتێ ئەتەقێتەوە چایچێکە کوژێ بەڵام مەلا مستەفا بە سەلامەتی دەرەچێت و مەلاکانیش تەوان ئەکوژێنەوەوانەی دەرەوەشیانە گیرێن ئیشەکەش فاشلێ بێ. ئەمەوە ئەکە تەمان مەلا مستەفا پێشتریش زۆرتر بە حەزەر بووە ئەمەکەی جێڕین و ساڵی 1974 بەرزانی 40 ساڵ لەوە و پێش قیادەی خەڵکانێکی تری کردوتەوە.